خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. داواکارم لە خوای پەروەردیگار نێژ و ڕۆژ و عیبادەت و تاعاتی هەموو لایەکی قبول کردی بێت. لە شاری هەولێر لە بەرنامەیەکی جیاوازدا دەستگای خێرخوازی بەخشین سێ لە نەخۆشانی دڵ دەنێرێت بۆ وڵاتی هیندستان بۆ ئەوەی کەوا لە کوردستان چارەسەر و عیلاجیان نەبووە و لە وڵاتی هیندستانیش لە هەرێمی چێنای و لە نەخۆشخانەی میوت چارەسەر و عیلاجەکانیان دەکرێت بە پشتیوانی خوای پەروەردیگار و دەستگای خێرخوازی بەخشین لە دوای ئەوەی کەوا گرێبەستێکی لەگەڵ نەخۆشخانەی میوت ئەنجامدا بۆ چارەسەرکردن و عیلاج و هەروەها بۆ کەمکردنەوەی داهات و خەرچیەکانی نەخۆش بۆیە لێرەوە ئێمە دەستی دوعا بەرز دەکەینەوە بۆ هەر خێرخوازێک و بۆ هەر کەسێک کەوا بتوانێت هاوکاری ئەو نەخۆشانە بێت بۆ ئەوەی کەوا عیلاج و چارەسەر بکرێن. لەو بەرنامەیەدا لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامدا و بزانین مامۆستایانی ئاینی چۆن باز لە هاوکاریکردنی نەخۆش دەکەن و ئایا ئەجر و پاداشتی ئەو کەسانە چییە کەوا دەبەخشن لە پێناوی خوای پەروەردیگار. بۆیە من لە سەرەتاوە دەچمەلای مامۆستا خدر خەتەیی پێشنوێژ و تارخوێن و زانای ئاینی ئاخۆ بزانین لە ڕوانگەی شەرعەوە چۆن باسی ئەو کەسانە کراوە کەوا هاوکاری و یارمەتی کەسانی نەخۆش دەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا بخوشحالين ك لبرنامج وا لقر أو نخوشانا لقى أو ستافا لقى أو دكتورانا لقى أو برزانا بيك ودانشتين تكبو أي شيء خيرة إنسان لأيش خير طبعا ضلي في خوش دبي إن شاء الله خواي قبر نخوشي أو أنا كنخوش يعني خواي قبر الشفاء هم ينددا بەڕێزان بەرەوەی باسی خێر و پاداشتی یارمەتیدانی نەخۆشان بکەین پێم خۆشە دەستخۆشیێکی گەرم لە ستافی بەخشین بکەم بەڕاستی لەو ڕۆژەوەی کە دامەزراون هەتا ئێستا جێی پەنجەیان دیارە یارمەتی نەخۆشانیان داوە هاوکاری لێ قەومەوانیان کردووە و خانوویان بۆ زۆر کەس دروست کردووە و عەمەلیاتیان زۆر کردووە و بە تایبەتیش یارمەتی موسڵمانانی غەزەیان داوە و ئەو مبەلەرزەی لە تورکیا هات یارمەتیوانیان داوە یعنی جێی پەنجەیان دیارە جێگای دەستخۆشینە خوای گەورە بەرەکەت بێخیتە ئیشەکانیان و دڵمان پێیان خۆشە و سەرمان پێیان بەرزە. هەموو لایەک بەخێر بێن بەڕێزان و خۆشەویستان. ئێمە ڕووی قسەمان ئاراستەی خوا پێداوان دەکەین دەڵێن بەڕێزان و خۆشەویستان ئەم نەخۆشانە پێویستیان بە هاوکاریە. ئەو ڕۆژ دنیاە و سبەینی قیامەتە دڵی خەرچی خۆش بکەن خوای گەورە دڵتان خۆش دەکا هاوکاری نەخۆشان بکەن خوای گەورە هاوکاریتان دەکا پارەتان سەرف بکەن خوای گەورە بۆتان زیاد دەکا. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم سوێندی خواردووە دەفەرمێ ما نەقەص مال من صدقة. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێند دەخوا دەفەرمێ سوێند بەخوا ئەو ماڵی کە دەبەخشرێ ئەو ماڵی کە دەیبەخشن بە هیچ شێوەیە کەم ناکە. و هەروەها بەڕێزان بەخشین ماڵ زیاد دەکا بەخشین تووڕەی خوای پەروەردیگار لا دەبا ئەو پارەی کە دەبەخشی لە ڕۆژی قیامەتێدا دێ سێبەرت لەسەر دەکا وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەموو کەسێک لە ڕۆژی قیامەتێدا لەژێر سەدەقەی خۆیەتی یعنی ئەو سەدەقەی کە ئینسان دەیکا دەبێتە سێبەر لەسەر سەرت و هەروەها ماڵەکەت مەحفوظ دەکا پاسەوانی ماڵەکەت دەکا و هەروەها مەلایکەت دوعات لۆ دەکەن لە فەرمایشتی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه و آله وسلم هەموو ڕۆژێ دوو مەلایکەت دێن دەرێن ئەو کەسەی کە بەخشیتی خوایە مارەکەی زیاد بکەی خوایە بەرەکەتی تێبێخی و ئەو کەسەی کە نابەخشی دەستی تێگرتیتەوە مەلایکەتەکان دوعای خراپی لەسەر دەکەن دەرێن خوایە ماڵەکەی تەلەف بکەی ماڵەکەی بەهیلاک بدەی یعنی بەو سەدەقە بەرەکەت دەکەویتە ماڵت خوای گەورە دڵت خۆش دەکا و هەروەها خوای گەورە مار و بداریشت مەحفوظ دەکا. بۆیە ئەوڕۆ دنیاە و سبەینی قیامەتە و هەروەها لە ئاەتی خوای پەروەردیگاردا هاتووە کەوا خێر و سەدەقەکان زۆر زیاد دەبن یەکیان هەتاک و عەفسەتی زیاد دەبی. بۆیە ئەوڕۆ دنیاە و سبەینی قیامەتە ئەگەر لە ڕۆژی قیامەتێدا خوای پەروەردیگار سبحانه وتعالى کە یەکەیەکە لە عەبدەکان محاسەبەیان دەکا بانجیان دەکا دەڕێ ئەی فلانی کوڕی فلان وەرە فلانی کوڕی فلان نەخۆش بوو بۆچی نەچوویەکردی ئەو کەسەش لە وەڵامدا دەرێ
خدایە ئەتو ڕەب العالەمینی چۆن نەخۆش دەبی خوای گەورە دەفەرمێ ئەگەر چوبایەکن فلانە نەخۆشی ئەمرت لەوێن دەرە دەدی یعنی چی یعنی بەرەکەتی مت لێوێن دەدی یعنی ڕەحمەتی منت لێوێن دەدی کەواتە خوای پەروەردیگار لە ڕۆژی قیامەتێ لەسەر نەخۆشان محاسبەمان دەکا بۆیە ئەگە خوای پەروەردیگار لەسەر نەخۆشی محاسبەمان بکە چۆن ئێمە هاوکاریان نەکەین و یارمەتیان نەدەین پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک کەسێک دەچیتەکن نەخۆشێک 7,000 مەلایکە دەرێن خوایە لەو کەسە خۆش بی ئەدی ئەگەر یارمەتی بدەیت دەبی چەند هەزار مەلایکە دوعات لۆ بکەن و پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم کاتێک ئینسان لەگەر نەخۆشی دادەنیشی سەردانی دەکا ئەفەرمێ غەرقی ناو ڕەحمەتی خوای پەروەردیگار دەبی بۆیە بەڕێزان بەڕاستی فرسەتە بەڕاستی هەڵێکی زێرینە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم اغتنم 5 قبل 5 5 شتان پێشی 5 شتان بە غەنیمەت بزانە چی غیناکە قبل فەقری دەوڵەمەندیت پێش ئەوەی کە فەقیر بی بۆیە ئەوڕۆ دنیا و سبەینی قیامەتە با دەوڵەمەندان و خوا پێداوان قۆڵ و باشی خۆیان لێ هەر بکەن یارمەتی هەژاران بدەن خوای پەروەردیگار یارمەتیان ئەدا و بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئێمە دەینە لای نەخۆشەکان و دەیان ناسێنین و زۆری نەخۆشەکەشیان باز دەکەین دواتریش بڕگەیترمان دەبێتن بۆ لای نوێنەری نەخۆشخانەی میوت لە عێراق و هەرێمی کوردستان و دواتریش دەچینە لای دەستگای خێرخوازی بەخشین و بەرپرسی دەستگایە قسەی زیاترمان بۆ دەکات لەو بارەیەوە نەخۆشی یەکەممان بەهەشت نەبەستکەوە تەمەنی 6 ساڵانە دیارە دڵی لە لای ڕاستەیە لە هەرێمی کوردستان چارەسەر و عیلاجی نییە بە ناچاری دەبێت بیبین بۆ وڵاتی هندستان و هەروەها ڕوئیا ئەحمەدمان هەیە ئەو منداڵە ڕوئیا ئەحمەد تەمەنی ساڵێک و 11 مانگە ئەویشیان سەمامەی دڵی تەسکە و بچووکە بۆیە گرفتی بۆ دروست کردووە هەم لە تەنگە نەفەسی و هەم لە کۆمەڵێک ئەعرازی ترکەوە تووشی دەبێت ئەویشیان لە هەرێمی کوردستان و عێراق چارەسەر و عیلاجی نییە بە ناچاری دەبێت بڕوات بۆ وڵاتی هندستان بۆ چارەسەرکردنی و هەروەها کاگ وڵاتمان هەیە کاگ وڵات ڕەسوول تەمەنی 20 ساڵانە ئەویشیان دیارە 7 کونی لە دڵیدایە بۆیە چارەسەر و عیلاجی لە هەرێمی کوردستان و لە عێراق نییە بە ناچاری دەبێت لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەویشیان بڕوات بۆ وڵاتی هندستان بۆ چارەسەرکردن و عیلاج بۆیە من دەمەوێت بێم ئێستا ڕووی پرسیارەکانم ئاراستەی نوێنەری نەخۆشخانەی میوت بکەین لە عێراق و هەرێمی کوردستان بزانین ئاخۆ ئەو شێوازە عەقد و هەروەها ئەو گرێبەستە چییە و چۆنە کەوا نەخۆشەکان لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە دەبرێت بۆ وڵاتی هندستان و هەروەها بزانین چ داشکانێک و چ خزمەت گوزاریەک و ئایا ئەو عیلاج و چارەسەرە لە دوای عملیاتیشدا بە چ شێوازێک چاودێری ئەو نەخۆشانە دەکەن بۆ ئەوەی کەوا لە هەرێمی کوردستان دەڕۆن و هەروەها لە هەرێمی کوردستانیش بە لەش ساغی ئینشاءالله دەگەڕێنەوە بۆیە من سڵاو و ڕێز بۆ بەڕێز کاک دکتۆر گۆڤەند خۆت بناسێنە زۆر سپاس مامۆستا ئەحمەد من گۆڤەند جەلیل کە بەرپرسی نەخۆشخانەی میۆتم لە کوردستان و عێراق بەشی ناردنی نەخۆش و چارەسەرکردنی نەخۆشەکان کە ئەو نەخۆشانەی کە چارەسەریان لە هەرێمی کوردستان نەبێ ئێمە راپۆرتەکانیان گشتیان نێرین لە بۆ نەخۆشخانەی میۆت و ئەو کاتی کە وەڵامەکانیان وەرەگرینەوە ئایا چارەسەریان ئەتوانین لێرە بیکەین یانش ئەبێ بچنە دەرەوە یاخود ئێمە تیمی پزیشکیشمان دێتە کوردستان کە ئەتانین لێرەش چارەسەریان بکەین کاتێک کە راپۆرتەکانە نێرین ئەو کاتی شیکردنەوەیکی تەواوی لە بۆ کرێتن کە ئاەتانی چارەسەری لێرە بکەن یان نا هەندێک نەخۆش هەیە چارەسەری زۆر دەگمەنە و پێداویستەکانی پزیشکی ئەوەی کە پێویستە لە بۆ ئەو چارەسەرکردانە لێرە نیمانە
ئەو کاتی ناچارین کە مناڕەکان ئەوانەی کە نەخۆشی دریان هەیە بە تایبەت بیان نێرینە دەرەوە لە بۆ وڵاتی هندستان کە نیشتەرگەریەکەی لە بۆ بکرێت. زۆر باشە ئەو نەخۆشانەی کە باسم کرد و ناساندم بە بینەران ئایا پێشتر فحوساتەکانیان و پشکینەکانیان ڕەوانەی نەخۆشخانە کراوە نەخۆشخانەی میوت و وەڵام وەرگیراوەتەوە کە ئێستا کە بەڵێن ئەوە دراوە بیان نێرین بۆ هندستان و ئەگەر وەڵامەکە هەیە چارەسەر و عیلاجەکانیان چۆن دەبێت و ماوەی چەندیشان پێدەچی؟ بەدڵنیاییەوە ئەو نەخۆشانەی کە لە دەستگای بەخشینەوە کە نردنان بۆ لای ئێمە ئەو کاتی ئێمە راپۆرتەکانیانمان گشت وەرگرت و راپۆرتەکانمان نرد لە بۆ وڵاتی هندستان لەسەر ئەو وەڵامانەی کە هاتوتەوە کە چارەسەریان هەیە و نەشتەرگەریان بۆ کرێتن و ماوەی ماوەنەوەکەیان و لەگەر تێچووی نەشتەرگەریەکەیان بۆ دیارەکرێتن. ئەو کات کە نەخۆش سەردانی ماکاتەوە لە ئۆفیس گشت بابەتەکانی پێڕێن مەسەرەن نەشتەرگەریەکەی چۆنە و ماوەی چەند ئەمێنێتەوە لەوێندران جۆری چارەسەرەکەی چییە و ئایا ڕێژەی دەرچوونی لە نەشتەرگەریەکەش چەندە. هەموو شتەکانی بۆ وازحی لە بۆ کرێتن ئەو کاتی بڕیارەکە لای نەخۆشەکان مێنێتەوە کە بڕیاری خۆی بداتن کەوا بچی لە بۆ چارەسەر. بەڵێ کەواتە بە ئەو پرسیارە بکەم ئەو قۆناغ و مەرحەلانە چین ئەگەر نەخۆشێک دەنێرن بۆ هندستان تاوەکو دەگەڕێتەوە هەرێمی کوردستان چەند مەرحەلەی پێویستە و دوای پشکنین مەسەلەن ئەو ڤیزا و دکتی تەیارە و متەرجیم و کۆمەڵێک بابەتی تری بۆ نمونە خواردنی ئەوێ مرافقی ئەوێ یعنی ئەوانە بە چ شێوازێکە ئەگەر شتێک باز بکەیت خۆی چێ سەربابەتێکی زۆر گرنگ کە ئەوەی کە نەخۆش پێویستی پێێتی کە بزانێتن لێرە سیستەمی نەخۆشخانەی میۆت سیستەمی هۆتێلی تێدا نییە کەوا نەخۆش دوای چارەسەرکردنی بچێتە هۆتێل و چاوەڕێ بکە هەتاکو ئەگەڕێتەوە کوردستان. بەڵکو بدایەتی سەرەتا راپۆرتەکانە نێردرێت کە وەڵامەکە وەرگیراوە ئەو کاتی کە نەخۆشەکە بڕیاری چوونەکەیدا ئێمە هەرستین بە ئەنجامدانی پرۆسەکان کە پرۆسەی یەکەم وەرگرتنی ڤیزایە و پرۆسەی دووەم بڕینی تکتی تیارەیە پێش بڕینی تکتی تیارە ئەبێ ڕەزامەندی ئەو فڕۆکەی ئەو هێلەی وەربگرین کەەوە ئەو نەخۆشاتانی بیگوازێتەوە بۆ ئەو وڵاتی هندستان چکو ئەگەر ڕەزامەندی وەرنەگری زۆر ئەستەمەکەوە ئەو نەخۆشە بە ئاسانی لە فڕۆکەخانەی هەولێر بتانی گەشت بکاتن. بەڵێ جا هەر لێرە ئەگەر ڕابۆستی بە یارمەتی جەنابەت دەکرێت بڵین نەخۆشخانەی میوت چاودێری بۆ ئەو نەخۆشەداناوە لە نێو فڕۆکەخانەش لە نێو فڕۆکەخانەش هەندێک جار پێویستە کاکەوە خۆمان لەگەری گەشت بکەین و هەندێک جاریش پێداویستی ئۆکسجین کە ئەگەر پێویستی بە هاوڵ نەبێتن هاوڵی پزیشکی ئەو کاتی تەنها دابینکردنی ئۆکسجینەکەی لە بۆی دابینەکرێتن و پێداویستەکانی کە لە گەشتەکەی ئەوەی کە پێویستبی لە بۆی جێبەجێکرێتن کە گەیشتە وڵاتی هندستان لە فڕۆکەخانە لەوێندران پێشوازی لێکرێتن دوای ئەیگواستنەوە بۆ نەخۆشخانە لە نەخۆشخانە ژوورێکی تایبەت ئەدرێ بەو نەخۆشە یعنی سیستەمی ژووری تایبەتە تێکەڵ بەر نەخۆشیتکە ناکرێتن لە ژوورێکی تایبەتە بی هەتاوەکو لە یەکەم ڕۆژەوە کە لە خەستخانە خەواندرا لە یەکەم ساتە و یەکەم دقەوە دەست بە ئەوە کاکرێتن پرۆسەی پشکنینەکانەکرێتن تاکو بە زووترین کات ئەنجامدانی پشکنەکان بکرێتن و ئامادە بکرێتن لە بۆ نەشتەرگەری و هەمان شت لە ناو نەخۆشخانەش ئێمە ستافێکی خۆمان کەوان ستافی نەخۆشخانەی میۆتە لە ناو نەخۆشخانە متەرجمێکی کوردی و عەرەبی و کە تەرجمەی ئەتانین برێن وەرگێڕێکی پزیشکیە وەرگێڕ پزیشکی لەگەر وەرگێڕێکی ئاسایی جیاوازن بەڕێ. دوای نەشتەرگەری بە چ شێوازێک چاودێری دەکرێت بۆ ئەوەی ئایا بزانن لە دوای نەشتەرگەری و عملیاتەکە نەجاحەتی چەند هێناوە و پێویستی بەچیە بە چ شێوازێکە و ماوەی چەندیشی پێدەچێت. خۆی هەر نەخۆشێکە مەسەرەن لە کات و ساتەکانی کە لە نەشتەرگەریشە ئێمە هەواڵی بەردەوام بەدەین بە نەخۆشەکان کەەوە مەسەرەن لە دۆخێکدایە تاکوتەوە بێتن دوای تەوەبوونی لە چاودێری چڕەمینێتەوە لە دوای چاودێری چڕ ئینجا ئەو کاتی کە دکتۆرەکە بڕیارەدا کە ئایا ئەو نەخۆشە پێویستی بەوەیە کە گوازرێتەوە بۆ ژوورەکەی خۆی ئێمە بە بەردەوامی
بەدوادەچوونیان بۆکەین دوای گەڕانەوەشیان لە هندستان و دەرچوونیان لە نەشتەرگەریەکە و بە سەلامەتی بگەڕێتەوە کوردستان ئێمە بە بەردەوامی ئەو نەخۆشانە بەدواداچوونیان لۆکەین ئەنجامدانی ئەو پشکنینەکان وەرێگرین و ئەینێرینەوە لە بۆ نەخۆشخانە دکتۆرەکەی خۆی کە چارەسەری کردیە ئەو دکتۆرە پشکنینەکانی بینیتن ئەو جە دوایە بڕیارەدا ئایا لە زیادکردنی چارەسەر پێداویستی حەبی زیاترە یانش کەمترە و هەتا وەکو ئەو چارەسەرانەی کە مەسەرەن زۆر زەڕورە ئەوانش ئەمە خۆمان هەرستین بە دابینکردنی لە بۆیان ئەو پرسیارە لە جەنابەت بکەم ئایا نەخۆشخانەی میوت پسپۆڕی لە چ نەشتەرگەریەک هەیە ئایا بەس دڵە یاخود نەشتەرگەری تریش دەکات و دەستگای خێرخوازی بەخشین دەتوانیت چ جۆرە نەخۆشێک بنێرێت بۆ وڵاتی هندستان و بۆ نەخۆشخانەی میوت نەخۆشخانەی میوت نەخۆشخانەیەکی گەورەیە کە 1300 لە خۆیە گرێتن و لەگەر 250 دکتۆری پسپۆڕمان هەیە کە هەمویان لە ئاستی پرۆفیسۆرینە لە گشت بوارەکان کارەکەین لە بواری ئێسک و جمگەکان لە بواری نەشتەرگەری دڵ بچووک و گەورە لە بواری گۆڕینی جمگەکانە لە بواری شێرپەنجەیە ئەو نەخۆشانەی کە مەسەرەن دوایی جەڵتەر کە لێیانەداتن ئایا پێویستی بە چارەسەری ڕێهاب سەنتەر هەیە کەەوە تاهیل بکرێتەوە کە بگەڕێتەوە ناو کۆمەلگا چەندین بەشی تکەمان هەیە بەشی جێمان هەیە بەشی لوت و قورگوجێ یعنی هەموو بەشەکانمان هەیە لە ناو ئەو نەخۆشخانە بەڵێ کۆتا پرسیارم لەوەی ئەوەیە کەەوە دەستگای خێرخوازی بەخشین گرێبەستێکی لەگەڵ نەخۆشخانەی میوت لە ڕێگای جەنابتانەوە کەوا نوێنەرن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئایا ئەو گرێبەستە چەندە کار ئاسانی بۆ نەخۆشان دەکات و چەندە ئێوەش وەکو نەخۆشخانە پێتان باش بوو کەوا دەستگایەکی وەکو خێرخوازی بەخشین ئەو گرێبەستە لەگەڵ ئێوە بکات بەڕاستی ئەمە زۆر سوپاسی دەستگای بەخشینەکەین لەبەرەوەی ئەمە کە پەیوەندیمان بە دەستگای بەخشینەوە کرد سەرەتا بۆ نەخۆشێک بوو ئەو نەخۆشە بۆ هۆکارێکەوە لەگەر دەستگای بەخشین دەست بە کارێکی گەورە بکەین ئەویش ئەوە بوو کە ئەو نەخۆشانەی کە کەم دەرامەتن و پێویستیان بە نەشتەرگەری بەپەلە هەیە نابێت تاخیر بکرێتن و لە بەرۆی ئەگەر بێت و دوا بکەوێتن لەوانەیە لێکەوتەی خراپی هەبی لەسەر تەندروستی نەخۆشەکە کە پەیوەندیمان بە دەستگای بەخشینەوە کرد زۆر بە دڕێکی فراوانەوە پێشوازیان لێکردین و ئەو نەخۆشانەی کە باری داراییان نالەبارە چکو ئەو ڕۆ کوردستان بە دۆخێکی خراپی داراییدا تێپەڕێتن هاوکاریەکی زۆریان کردین بەنسبەت ئەو بەتایبەت ئەو نەخۆشانەی کە مەسەرەن ئەبێ بە زووترین کات نەشتەرگەریان بۆ بکرێتن لە ڕێگای دەستگای بەخشینەوە بڕەپارەیەکی باش بۆ نەخۆشەکان دابی نەکرێتن بۆ گەشتکردنەکەی و چارەسەرکردنەکەیان بەڕاستی ئەوە باری ئێمە و نەخۆشەکانی زۆر سوک کرد دوای ئەوە کە دەستگای بەخشین هەستە بە ئەنجامدانی گرێبەستێک لەگەڵ نەخۆشخانەی میۆت لە چەنای کە بە ئامادەبوونی من و بە ڕێزانی دەستگای بەخشین ئیتر داشکانێکی باش لە نەشتەرگەریەکانە کرێتن هەر بە ڕێگای دەستگای بەخشینەوە کەوا مەسەرەن ئەو نەخۆشانێک کە چن بۆ چارەسەر بە ڕێگای دەستگای بەخشین بی یا بە ڕێگای ئێمە بیتن سەردانی دەستگای بەخشین بکەن ئەوانەی کە کەم دەرامەتن وای لێ کردووە کەوا کار ئاسانیەکی زۆریان بۆ بکرێتن. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان ئێستا دەچینە لای نەخۆشەکان دەچینە لای باوکی نەخۆشەکان بزانین ئاخۆ گیر و گرفتی نەخۆشەکانیان چۆنە و بە چ شێوازێک زانیویانەکەوە
یاخود بە چ ڕێگەیەکەوە زانیویانەکەەوە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری دەبەخشێت بەو نەخۆشانەیەکەوە نەخۆشی قورسیان هەیە دەیانێرێت بۆ وڵاتی هیندستان و نەخۆشخانەی میوت بۆی دەچمەلای کاک نەبەس باوکی بەهەشتخان ئایا بزانین حاڵ و تەندروستی نەخۆشەکەتان چۆنە و بە چ ڕێگایەک ئێوە هاتن بۆ دەستگای خێرخوازی بەخشین. پێشەشی بسم الله الرحمن الرحیم بە خێراتتان دەکەم دەستخۆشی لەو ستافە بەڕێزە دەکەم. من باوکی بەهەشتخانیمان نەبەس خوشی دەو بەکرد دانیشتی گوندی سماقەمە لە ناحیەی لێگەڵا بەهەشتخان نەخۆشی دری هەیە دری لە ڕاستەیە دەماری دری ئارۆزە غەرەتە پیسی دێلتەوە خاوێنی فرێدا هەر لە سێ ڕۆژیەوە هەستمان پێکرەوە نەخۆشی هەیە لە خستخانەی سنتەری دڵ لە چارمانجەوە سەردانم پێکردی لۆ تاران عیلاجی نەبووە لە تاران ئێستا کەش هاین دووبارە و تیمە هەندی هاتینەوە نەخۆشەکان دەستنیشان کردیە لە خوای گەورە بە زیادبی لە وڵاتی هیندستان لێرە چارەسەری نییە هەر لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە ئیشاڵا ئەو سەفەرە خێرەی دەکەین لە لۆ خستخانەی میوت لە وڵاتی هیندستان دەستخۆشی گەرمیان لێ دەکەم یەکەم داواکارم لە خوای گەورە یارمەتیم بدا دووەمیش لە خێرخوازانی شاری هەولێر کنفەکەی زۆرە بەڕاستی پێم هەرناستی باری داراییم خراپە دووەمیش دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەم هەستایە بەو سێ نەخۆشە هەر بە پێکەوە بە یەک تیم دەمانێتە دەرەوەی وڵات لۆ نەخۆشخانەی هیندستان لۆ نەخۆشخانەی میود لە هیندستان دەستخۆشی گەرمیان لێ دەکەم بەڕاستی جێی شانازیە لە هەرێمی کوردستان لە شاری هەولێر دەستگایەکی ئاوا خێرخواز هەیە هاوکاری نەخۆش و کەم دەرامەتان دەکە بەڕاستی لۆ هەتیمان لۆ غەزەی لۆ بوومە لە زەکەی تورکیا دەستخۆشیان لێ دەکەم. بڵێ کۆی تێسووی نەخۆشیەکە چەندیان پێوتون؟ کۆی حملیاتەکەی 128 وەرەقە بەس هەر لە ڕێی بەرنامەی بەخشینەوە کە ئەو حەقدەی کردیە لەگەر خستخانەی میود لە هیندستان 120 والله ئەعلەم 125 شتێکەوە هایە لێمان خۆش دەبن بەڕاستی دەستخۆشەشی گەرمیان لێ دەکەم ئیشەکی کارێکی پیرۆز و مبارەکە. داواکاری لە خێرخوازان چییە؟ داواکارم لە خێرخوازانە یارمەتی من نەدەن یارمەتی ئەو مندارێ بدەن نەخۆشە بەڕاستی هیچ عیلاجەکەم نییە هیچ چارەکەم نییە دەنا نایمەژێت ئەو بارە قورسەیەوە داواکارم یارمەتی بدەن لۆ قیامەتیان. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان دەچینە لای کاک ئەحمەد کەوا باوکی نەخۆش ڕوئیایە بزانین نەخۆشیەکەی ڕوئیاخان چییە و چۆنە و چ پەیامێکی هەیە بۆ بینەران. بسم الله الرحمن الرحیم والله دەستخۆشی لەو بەرنامەی دەکەم لە بەرنامەی بەخشین ئەو منداڵەش سەمامی دلی تەسکە لێرە دوسێ خستخانەم پێکرێت دکتۆرم پێکردنی ئەو تیمی هیندستانی هات دکتۆر ڕۆبۆت گوتی عەمەلیاتەکەی لێرە ناکرێت لێ دەبێت لە هیندستان بی و دەستخۆشی لە بەخشین دەکەین. بەڵێ تەمەنی چەندە ڕوئیا؟ تەمەنی ساڵە 11 مانگە. ئەو گرفتانە چین کەوا تووشی ڕوئیا دەبێتەوە لە تەسکبوونەوەی سەمامەکانی؟ بخوای گوت بەس ئەندێک زەمانی دەبی ئەمبۆر دەبیتەوە شین دەبی هەستەکەم زۆرشمانی دەبیتن لە ئەوەی لە گەماکردنەوە ئەو شتانە. تەمەنی چەندە؟ 11 ساڵە 11 مانگە. بەڵێ زمانی ئەوەیان داوەکەوە دکتۆر ڕۆبێرت کە باست کرد لە هاتووە هەولێر و زمانی ئەویان داوەکەوە نەشتەرگەری بۆ بکرێت عیلاج و چارەسەرەکەی. بەڵێ گوتی چارەسەرەکەی لە هیندستان دەکرێتن ئەمەلاتەکەش گوتی ئینشاڵڵا 190 دەدەین و 195 100 دەدەین ئینشاڵڵا. چ پەیامێکت بۆ خێرخوازان هەیە؟ وەڵاهی پەیامەکەش بۆ خێرخوازان بە یارمەتیمان نەدەن یارمەتی ئەو منداڵە ساوای بدەن یعنی هەست بکەن ئەو منداڵەی خوانە ئەو منداڵەکە نەخۆش بناو دەستێ ئەو خێرخوازانەیە بزان کو تحملی ئەو منداڵی دەکەن ڕاستی ئەو منداڵەش سەماوای دڵی تەسکە حەزەکەم زوو چارەسەری بکەن. چەندی تەکلیفە دەکات وەکو پارە؟ عەمەلیاتەکەی تەکلیف گوتی 75 وەرەقە تەکلیف دەکە لەوێندەر بەس ئەوی دیش مەسرەفەکەیش دەستی زۆر دەچی. بەڵێ دەستگای بەخشین چی بۆ کردوونەوە چەندی کەم کردوتەوە و دەستگای بەخشین چۆن دەڕوانی بەوەی کەوە هاوکاری منداڵێکی ئەوها دەکات؟ بەڵێ دەستخۆشی لە کەناری بەخشینی دەکەین ئەو خێرخوازی بەخشین ئەوی 125 چەندە دەشکانی لەمە کرد لەولای ئەو دیش یارمەتی مادەدا دەستخۆشانی دەکەین. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان دەچینە لای نەخۆشێکی تر کەوا بەڕێز وڵات ڕەسوولە بۆ خۆی نەخۆشە و حەوت کونی لە دڵی هەیە با بۆ خۆی قسەمان بۆ بکات بزانین نەخۆشیەکەی چۆنە و هەست بەچی دەکات وەکە ئێستا کە دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگای خێرخوازانەوە دەیەوێت بینێرێت بۆ وڵاتی هیندستان بۆ چارەسەر چ پەیامێکی هەیە بە گوێبیستی بین. فەرموو کاک وڵات خۆت بناسیێنەوە باسی نەخۆشیەکەت بکە. وڵات ڕەسوولە نەخۆشی دریم هەیە حەفکوونم لە دریاف دەیکوانە چارەسەرم نییە یعنی دەبی ڕوانی هیندستان بکەن
تووشی چ دەوی هەست بەچی دەکەی کە دەڵێ حەفتکردن لە دڵی هەیە وای چی بەژار دەکەی شین مردەمە زومانی دەبم ناتوانم میشەش بکەم ماڵی بەڵێ لە هەرێمی کوردستان لە عێراق چارەسەری هەبوو یاخود نەبووە نا چارە سەر نەبووە بەڵێ دکتۆرەکان چ دەڵێن لێرە وای ڕال نەوتانێ لە چارە سەر لێ لە چارە سەر نییە بەڵێ زۆر باشە چ پەیامێکت هەیە بۆ خێرخوازان وای داوا دەکەم یارمەتیمان دەن سپاسان دەکەین بەڕێزان و خۆشەویستان دەچینە لای کاکە ئارام کەوە برای کاکە وڵاتی نەخۆشە کەوە کاگوڵات حەوت کونی لە دڵیدایە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕەوانەی وڵاتی هیندستان دەکرێت بۆ چارە سەرکردن و نەشتەرگەریکردنی دەستخوشی و بەرنامەتان لێ دەکەین بەڕاستی ئەو بەرنامە جێی خۆیتی زۆر جێی شانازیە شارە نمونەتان زیاد دەبی وڵاهی لە بۆ ئەوەی نەخۆشی ئەو برایم هەلە زگماکیەوە وەختی بووە دری کونا ئەو تیمە هەندێک هاتن فعسیان لۆ کرد لێرە زۆر هەوڵماندا چوونە دکتۆری چەند دکتۆرمان پێکرد پێیان چارەسەرینی ئەو تیمە هەندێک هاتن تەمەشایان کە گوتیان ئەو چارەسەرە لێرێنێ ئیلا دەبی بهینە هیندستان زۆر باشە چ داواکاریەکت بۆ خێرخوازان و خوا پێداوان و دەوڵەمەندان هەیە هاوکاری ئەو جۆرە نەخۆشانە بکەن بەڕاستی ئیشەڵە خوای گەورە چەندیان هەیە شڵاسی هەندەیان بداتێ بەڕاستی زۆر پێویستیانە محتاجن ئەگەر پێویست نەبایە نەداهاتن بەڕاستی داواتان لێ دەکەم یارمەتی ئەو نەخۆشانە بدەن پێویستیان بە چارەسەرە چارەسەریان لێرە نیە دەبی بیبنە هیندستان بڕی کولفەی عیلاج و چارەسەرکردنەکە چەندیان پێگوتن بەڕاستی پێیان گوتین دەفتەرێک و 20 وەرەقەی مەسرەفە ئەمە دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەین کە ئەو هەستە بە هاوکاری ئێمە 125 یارمەتی ئیمەیدا ئەمە زۆر دەستخۆشییان لێ دەکەین بەڕاستی زۆر سوپاسیان دەکەین زۆر مەمنونیان وا خێریان بنووسی ئیشاءالله منەتان زیاد بی ئیشاءالله بەڕێزان و خۆشەویستان ئێمە لە بڕگەیەکی تری بەرنامەکەماندا دەچینە لای ڤارەخان کەوا بەڕێوەبەری نووسینگەی نەخۆشخانەی مووتە لە شاری هەولێر و بەگشتیش لە هەرێمی کوردستان هەندێک پرسیاری لێ دەکەین ئایا بزانین بە چ شێوازێک پێشوازی لە نەخۆشەکان دەکەن و ئایا ئەو کەرستە و پێداویستیانە چییە کەوا پێویستە نەخۆش لەگەڵ خۆی بیهێنێت و داخلکردن و پەیوەندیکردنیان لەگەڵ نەخۆشخانی میوت بە چ شێوازێکە سەرەتا بە خێراتنت دەکەم و ئەگەر بە کورتی ئاماژەیەک بە ئیش و کارەکەی خۆت بکەیت بەنای خۆی گەورە میهرەبان ئەمن وارە کە بەڕێوەری زانیاریەکانم کە نەخۆش دێ سەردانمان دەکاتن لە بیدایەتەوە پێیان دەڵێن کە ئەگەر لە زگماکەی بیتن کەنجی زانیتان کە ئەو نەخۆشەی لێیە یانیش ئەگەر نەخۆشی تری لێبیتن لە بیدایەتی کە چەند فحوساتی هەیە تا ئاخری چکۆی وا هەیە 20 ساڵی دەڕاتن کە ئەو نەخۆشەی لێیە
لە بیدایەتە تا ئاخری چ فحوساتێکی کردیا پێی دەڵێن کە هەمووان لە بۆ بینیتن ئەو جە ئەشیعە بیتن CD بیتن یان راپۆرت بیتن چونکە ئەمن کە لە بۆ دکتۆری دەنێرین لەڕێی ئۆفیسەکەمانەوە دکتۆر لە بیدایەتی ینی بە تاریخ هەمووی لە بۆ دادەنین کە لە بیدایەتی سەرهەڵدانی نەخۆشیەکە تا ئاخری چەند گۆڕانکاری بەسەردا هاتیە یان بە چ مەرحەلە چدا تێپەڕیە کە راپۆرتەکان حاضر دەکەین معلوماتی تاو لە نەخۆشەکەی وەردەگرین لە بۆ لەڕێی ئیمێل کە بە راپۆرتی ڕسمی دەڕاتن لە بۆ مستەشفای جوابەکەی هەر بە ڕسمی دێتەوە لە ڕێی ئیمێلەوە کە دکتۆر کولفە و مانەوە و چۆنیەتی نەشتەرگەری و هەموو تەفاسیلەکی دەنووسیتن لە راپۆرتەکەیدا نەخۆش کە دەگەڕێتەوە سەردانمان دەکاتن هەمووی تێدەگەێنین هەم بە ڤیددیۆ بیتن یان بە هەر شتێکی بیتن کە تاو لە حاڵەت تێبگاتن پاشی کە نەخۆش قەراری خۆی داتن ئەو هەتا استشاریشمان هەیە لەگەڵ دکتۆر کە هەر بە خۆمان متەرجم دەبین لە ڕێی کامێرەوە مباشر لەگە دکتۆر دادەنیشین هەر پرسیارەکی هەبیتن ئاراستەی دکتۆر دەکا و هەر پرسیارەتیشی هەبیتن دکتۆر لە نەخۆشەکەی دەکاتن کە بە تاوەتی یەکلایی بۆ لە حاڵەتەکەی خۆی قەراری گەشتکردنیدا ڕێیەکانی تکە دەگرنە بەر مەسەلەن لە بۆ ڤیزەیە لە بۆ تکتی تیارەیە هەموو ڕێیەکی لە بۆ نەخۆشەکەی ئاسان دەکەین کە بە ئاسانترین شێوە سەفەرەکەی بکاتن زۆر باشە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ نووسینگەکەی ئێوە کە پێم وایە گرێبەستێکی تۆکمەیان ئەنجام داوە جەنابتان وەکو نووسینگەی هەولێری نەخۆشخانەی موت چ ئاسانکاریەک دەکەن ئەگە هەر کەسێک هاتوو و تەئید و بەڵگەنامەیەکی پێبیتکەوە لە ڕێگای دەستگای خێرخوازی بەخشینەوە هاتیە دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەین کە بەڕاستی زۆر هاوکاری نەخۆشەکانی کردیە کە نەخۆشی کەم دەرامەتە و هەتا ئەو نەخۆشانەی کەم دەرامەتن ناتوانن سەفەر بکەن کاراسانی لە بۆ نەخۆشانە کردیە کە بتانن ئەوانیش بگەن بە چارەسەری خۆیان کە نەخۆش لە ڕێگای دەستگای بەخشینەوە دێتە لایمە ئەمە هاریکارێکی تاو بە نەخۆشەکان دەکەین و لە ڕێگەی داشکاندن بیتن چارەسەر بیتن هەموو ڕێیەکی لە بۆ ئاسان دەکەین و هەتا نەخۆشەکانی خۆمان کە مەسەلەن کەم دەرامەتن دانێرین لە بۆ دەستگای بەخشین کە دەستان خۆش بینونەتان زیاد بی زۆر هاوکاری نەخۆشەکانتان کردی دەستی ئێوەش خۆش بیاخوا سەرکەوتە بنیاخوا بەڕێزان و خۆشەویستان دەچینە لای بەڕێز کاگ موسعەب کەوا بەرپرسی دەستگای بەخشینە لە ئۆفیسی هەولێر ئاخۆ بزانین ئەو گرێبەستەی کەوا لەگەڵ نەخۆشخانەی موت کردویانە بە چ شێوازێک بووە و ئەو ستافەی کەوا ڕەوانەی وڵاتی هیندستان کرا چیان کردووە لەوێ و ئێستا قۆناغی دووەمی دەستی پێکردووە کەوا ناردنی نەخۆشانی قورس و نەخۆشانێکن کەوە لە هەرێمی کوردستان و لە عێراق چارەسەریان نییە و چەند پرسیارێکی تریشی ئاراستە دەکەین بەنای خۆی گەورم هیرەبان دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی بەردەوامی خۆی لە خزمەتی هەموو چین و تێژێکدا لە هەرێمی کوردستان لە چینی بێباوکان لە چینی نەخۆشان وەروە لە چینی خاوەن پێداش تایبەت و هەروەها لێ قەماوان دیارە کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین جگە لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانیش خزمەت بە خەرچی لێ قەماوان دەکات بۆیە بەڕاستی یەکێک لە کارەکانی دەستگای خێرخوازی بەخشین ئەوەیە کە چارەسەری نەخۆشەیەک بکە کە لە هەرێمی کوردستان ئەنجام نەشتەگەری بۆ ئەنجام بدرێت یاخود ئەو نەخۆشانی کە لە هەرێمی کوردستان چارەسەریان نیە پێویستیان بە دەروی وڵاتەیە بۆ ئەم مەبەستە دەستگای خێرخوازی بەخشین لەگەڵ نەخۆشخانەی میوت لە وڵاتی هیندستان گرێبەستێکیان ئەنجامدا بۆ ئەوەی بتوانین ئەو نەخۆشانەی کە چارەسەریان نییە بتوانین لە وڵاتی هیندستانەوە نەشتەگەریان بۆ ئەنجام بدەین و لەوێ چارەسەر بکرێت ئێمە لە ماوەی ڕابردوودا چەند نەخۆشێکمان لە وڵاتی هیندستان لە نەخۆشخانەی میوت نەشتەگەریان بۆ ئەنجام درا سوپاس بۆ خی گەورە و سوپاس بۆ ئەو نەخۆشخانەیە کە دەتوانم بڵێم بە کورفەیەکی کەمتر لەو نەخۆشانەی کە لەوێن نەشتەگەریان بۆ دەکرێت بۆ دەستگای خێرخوازی بەخشین نەشتەگەریان بۆ کرا و چارەسەری سەرلەسەتیان بۆ ئەنجام درا بۆیە بەڕاستی ئێمە لە شاری هەولێر لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لە یەک کاتدا لە یەک بەرنامەدا تەنها سێ نەخۆش دەتوانین بنێرین بە وڵاتی هیندستان بۆ چارەسەرکردنی کەوانیش پێویستیان بە نەشتەرگەری دڵ هەیە کە سێ نەخۆشن لە سێ خێزاندا بۆیە بەڕاستی مەکو دەستگای بەخشین ئەو کورفەیە کەدان دراوچوینە ژێرباری بۆی بتوانین چارەسەریان بکەین لە وڵاتی هیندستان بۆیە بەڕاستی مەکو دەستگای خێرخوازی بەخشین بۆ هەموو بەرنامە و پرۆژ و کەمپینێک کە داوامان لە خێرخوازان کردووە
بۆی هاوکارمان بن بۆی بتوانین هاوکاری خەڵکی هەرێمی کوردستان بکەین بۆیە بەڕاستی لێرەشەوە وەکو دەستگای خێرخوازی بەخشین داوا لە ئێوەی خێرخوازان دەکەین بۆ ئەم سێ نەخۆشە بۆ ئەم سێ خێزانە کە ئەوانیش حەز دەکەن ڕۆڵەکانیان چارەسەر بکرێت کە حەز دەکەن ئەو نەخۆشانەی کە لە هەرێمی کوردستان و لە عێراقیشەوە هیچ چارەسەرێکیان نییە لە وڵاتی هیندستانەوە چارەسەر هەیە دەستگای خێرخوازی بەخشین لە چەند ڕۆژێکی داهاتوودا بتوانێت بیان نێرین بە وڵاتی هیندستان و لێشەوە نەشتەگەریان بۆ ئەنجام بدرێت و ئینشاڵە بەسەر کەوتووە بگەڕنەوە بۆ هەرێمی کوردستان بۆیە داواتان لێ دەکەن خێرخوازانی خۆشەویست چۆن لە ڕابردوو بە دەیان و سەدان نەخۆشی دەستگای خێرخوازی بەخشینتان هاوکاری کردووە و چارەسەرتان کردووە و نەشتەگەریان بۆ ئەنجام درایە بە هاوکاریەکانی ئێوە بۆیە داواتان لێ دەکەین کە هاوکاریەکانی ئێوە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە مانگی ڕەحمەتە مانگێکە دەتوانم بڵێن بۆ هەژاران و کەم دەرامەتان مانگێکی خێر و بەرەکەتە بۆی هاوکارمان بن بۆی بتوانین ئینشاءڵڵا ئەم سێ خێزانە دڵخۆشکەین و ئەم سێ نەخۆشە چارەسەر بکەین بە پشتیوانی خوای پەروەردگار و بە هیممەتی ئێوەی خێرخوازان. ئەگەر ئێوەی بەڕێز و خۆشەویست بە سەبەتە خۆراکێک هاوکار بوونە ماڵی کەسێک و سفرە و خوانی کەسێکتان ئاوەدان کردوێتەوە و دڵی خەڵکێکتان خۆش کردووە بەڵام دڵنیابن بە هاوکاریکردنی ئەو جۆرە نەخۆشانە ئێوە ژیانێک تازە دەکەنەوە ئێوە کەسێک زیندوو دەکەنەوە هەر وەکو خوای پەروەردیگار دەفەرمێت ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا بۆیە زیندووکردنەوە و هاوکاریکردنی کەسانێکی ئاوا نەخۆش خێرێکی نەبراوەیە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست دێت بۆیە ماڵەکانتان زەکاتەکانتان و ئەو خێر و سەدەقەی کەوا ئێوە بەنیازن ئەنجامی بدەن ئەو جۆرە نەخۆشانە لە یاد مەکەن بۆیە من داواتان لێ دەکەم ببەخشن تاوەکو بەخشین بەردەوام بێت.